سەرخۆشی لە خۆم و لە سەررجەم بنەماڵە و سەررجەم خەڵکی هەورامان و سەررجەم خەڵکی کوردستانەکەم ببوونی لە دەستدانی نووسەرێک و کەڵ ئەدیبێکی گەورەی کوردستان دکتۆر محەممەد ئەمین هەورامانی کە لە ڕاستیە پاشخانێکی گەورەی فکری و سەقافی و ئەدیبی بوو لە ناوچەکەیە و ناسرااو بوو لەسەر ئاستی کوردستان و بە شێوەیەک لەسەر ئاستی چوارپارچەکەی کوردستانیش لە بەتایبەت لە ڕۆژهەڵات و لە باکووریش خەڵکانێکی زۆر دکتۆریان ناسیوە و دکتۆر لە پاشخۆی چەندین بەرهەمی زۆر گرنگ و زۆر گەورەی بەجێهێشتووە کە هەمویان شاکارن بەڕاستی. دکتۆر هەورامانی خاوەنی چەندین کتێبە لەوان 26 کتێبی تا ئێستا 26 کتێبی بڵاو کراوەتەوە و خاوەنی چەندین دەستنووسیتریەیە کە بەداخەوە فریانە کەوت بە چاپیان بگەێنێ و جەنابیان زۆربەتان ئەزانن و دیارە کەسێکی دیار بوو و تا ئێستا چەندین توێژینەوەی لەسەر جەنابی کراوە و لە جامیعەکانە هەیە. بەڕاستی بە حکومی لێهاتوویەکە و چۆن پێشتر وتیشم بوو بە سەرچاوەیەکی زۆر باش بۆ زۆربەی توێژەران بە تایبەتیوانێت توێژینەوەیان لە بەنجالی زمان و کەلتور و مێژووی هەورامانە کرد